بەترس دەچینە کوێستانان و لەبەر تارەی تورکیای و ئەمن نازانم پارتی لەسەر داخوازی تورکیا توان نەهاتووە ئەمن وەکو خۆم ئەگە پارتی ویکەتی بە کوردی و بە کورتی لێتان ناشارمەوە پارتی سەرۆ تورکیایە یەکێتی سەرۆ ئێرانە بەوازعی جا ئایا بە عەمەری تورکیای هاتووە نەهاتووە ئەمن قسە لەسەر مەوزوعی ناتوانم بیکەم بەرژەوەندی خۆیان تێدایە معلوم و مەسلحەتی خۆیان تێدایە و جا لە بۆ تورکیایە لە بۆ ئێرانە خەڵک بەرتۆپ و تاری تورکی دەکەوێت لەسەر ئەو مەوزوعانە ئەگەر شتی لێ دروست بێت ئەمە ژیان ئێستامە تێداینە لە بناری قەندیلی شەو ڕۆژ بەخا ژیانمان نەمە لەبەر تۆپ و تارەی ناپالمی تورکان ناوەڵا ژیان نییە ژیانێکی کولە مەرجە داواکاری ئێمەیە لەو پەرلەمانتارانە لەوانەی مافی ئافرەتان ئەوەی سەپەرشتیژن و ئافرەت دەکەن ئەگەر ئەو هاوکاری ئەو وای بکەن ئەو تارێت جەنگی تورکای چیکە لێرەکان نەسوورێتەوە بە تایبەت لە بناری قەندیل ئێمە زۆر ئیسحاج کردوین ڕۆژان لێ دەدات پیامان نار شاخ کاسپی خۆ بکەن کەوشی بکەن گە دەچن دێنەوە زۆر دەترسێن لێیاندا شەو تابیانی خەمالی ناکەی تا ئێوە دەسوورێتەوە لە سەرمان زۆر لێی بێزارین زۆر داواکاری لەو کاربەدەستانە ئەگە ئەو تارە بوەستی چی دیکە لەسەر کوردی نەسوورێتەوە داواکاری ئەوی دەکەن لە پەرلەمانتاران هەموو کەسەکانی کاربەدەست مافی ئافرەتان ئەو تارە جەنگە بوەستێن نە شەو نە ڕۆژ خۆمانی لەبەری کەس ناری کاسپی خۆی بکە ئەوانی مەڕ و مەڵاتیان هەیە ناتوانین بچنە کوێستانێ ئێستا زۆربەی کەسمان دوای ڕەمەزان بەنیازن بڕۆن تینیان لێ دڵنەگە بچین لێمان دەدا داواکارین لە حکوومەتی لە هەموو کەسێک کاربەدەستان مافی ئافرەت نیڵن ئەو تارە چی دیکە لەسەر ئەو کوردەی بسوڕێتەوە بەکەیف خۆی هاتوو چۆ دەکات دەڵی کەس بەکەیف خۆی ڕێگای پێدراوە هەر ئەوانە ڕی پێ دەدەن بە تایبەتی پارتیە ناکەسکە نییە ئەگە و ڕێگای پێێندابانە یتوانی بێت هیواداری شمەگەر هیچ کەنی هەڵن هاتوێرەکانە بکە و بناری قەندیل ئەوە سنووری ئێمەی بەزاندووە تورکیا بۆی نە کەسێک لێوەڕا بێ شەو ڕۆژ خەڵک ئیسحاج بکات کەسێکی دووروەڵات و کافر و بێدین ئەوە لە خۆڕای بردومانی خەڵک دەکات لە سارێ خەڵکدا لە کورتێکی دەدا خەڵکی زۆر گوشتووە تا ئێستا کەسیش پێوە هەڵنەستاوە ئەگە پەرلەمانتارانەوە ئەو حکوومەتی یارمەتی کە خەڵکی کورد نەدا مادەمە بەکەیف خۆی دیکاتە ئێرەکانە و مەیدانی زەنگی زۆر دەترسێن لێرەکەوە ئەگە دەستنەوە دەرێ ئێستا ئێمە دڵگرانی ئەگەستنەوە دەرێ لەسەر بەر تیاری تورکیای تۆبارانی تورکیای زەرەری بۆ هەموو کەسەکەیە بۆ ئەوەی کە مێژداری هەیە ئەوەی کە تەماتی دەکا ئەو هەموو زەرەکی هەیە سەکردەکانی کورد ئەگە چ مەوقەفیانەوە بێ مەوقەفیان هەبێت ئەگە تورکیا نەمێنین لەناو خۆماندا